والله ئەوەی کە ئیسلام دەینەوە دروستە چونکە ئێمە بە کە دروست بووینەوە کە خڵقاوین بە ئیسلامەتی خڵقاوین هەر شتێکی لە شەرع لا بدە و دژایەتی شەرع بێ واتەوە مقنع نییە بەو کە دروستی کە عنی مقنع نییە بۆ خالقەیکەوە کەونی دروست کردووە وانە بەڵام لێرە حاڵەتێکەیە ئەمە فەرمودەی خۆی تەبارەک و تەعالایە ئەگەر توانیتان بە عەدالەتی نەتان توانی یەک بمێنێتەوە باشترە وایە لە قورئان ئینشاڵڵا بۆتان هەیە چوار بێنن و ما مەلەکەت ئیمان و ما مەلەکە ئیمانەوەی کێیە ئەوەی کە لە ماڵ تا خزمەتەکە تێگەشتی بە شەرتێ سێم چوارەم مرد بێت تێگەشتی نە چوارەم سێم نە ئەمە لێرەیە بەڵام مەوزوعی فرەشنی دوو حاڵەتی سەرەکی هەیە حاڵەتی یەکەم کابرا گەر ئیمکانێتی و قووەی حیسانی بە هەروە بڵێم باشە بەدەنی تەواو و ئیمکانەتی مادی تەواوە ها لەوە باشترە کەوا بڕا لە دەرەوە شتی نابەجێ بکە تێگەی بۆ شوێنی ناشیاوە بڕە لەوە باشترە ئارزویە بێت چوار ژن بێنێ لەوە باشترە بڕە یەک ژنی هەبێت و بڕە شتی ناشیاوە بکە لە دەرەوە وایەنە ئەمڕۆ یەک شتێکی لێرەیە لە ناو عورف و عادەتی کوردەواری ژنی کورد ئاغایە لە تەمەنی گەیشتە چل ها پیا بۆچی ژن دێنێ خۆمان دەزانین پێش نەکەمان پیاوین وانە کورد ژنی کورد تەمەنی گەیشتە چل لە تا هەشتای ئاغایە بە تامەتی ئەگەر مناڵی پێ بگابگاتە 20 ساڵ و 25 ساڵ حساب لە پیاوەکەی ناکە چێ ئەو ناونیشانی ئاغایە بە ئەو ژنە لەو تەمەنانە ناونیشانی ئاغایی ئەمە کەلیمەیەکی ئاغایی کەلیمەیەکی ئێرانی هاتوۆتە ئێرە وانی هاتە کوردستانیەمان مەمەستی ئاغایی یعنی کون فەیکن لەناو ماڵە خۆی بێت هەتا تەنان پیاوەکەش هەڵسوکەوت بە ئارزومەندی ئەو بکات بۆ شۆنان لەگەڵ ئەو بڕوە هەموونا لە 1970 بڵێن پیاوەکە دەوێت ڕوخسەت بخوازێت لەگەڵ ڕوخسەت بخوازێت هەتا تەنابێت دەرەوە لەگەڵ کۆمەڵە برادری خۆیان بە زوگرتی ڕوخسەتی لێ بخوازێت بۆ چەند ڕۆژێک ئەمە بۆتە گرفتێک ناو کوردەواریە بەڵام مەوزوعی فرەژنی ئەمڕۆ خەڵ نییە کابرا سێ ژن دێنێن لە دوورەوە کابرایشکە حەسایەتی پێدەبارەوەنی ئیمکانی نەبێ قوی بەخۆی بۆی بڕخسێت خۆی بۆ بڕخسێت لە ڕووی شەرعەوە ڕێگە پێدراوە ئەگەر مەسەلەن حەسادت بۆ کەسە دەبا کە کردوویەتی بە چوار ئەگەر بۆ بەخۆی بۆی بڕخسێت دەیکا چەند خێزان من یەک خێزانمەیە ئەگەر ڕێک بکەی بارودۆخەکە گونجاو بێ ژنی دووەم دێنی من بەم تەمەنە ناگاڵتە بە خۆم ناکەم زانی بۆ تەمەن وا 55 ساڵە هەیە لە تەمەنی جەنابەت ڕەنگە گەورەتریش ئەوە شتێکە بۆ ناوهێنانەوە بۆ ناو دەرکردنی خۆیەتی بە بۆچوونی من ئەمە لا ئەحرەج فی الدین لا علمیشە هەیە هەر زەلامێک تەمەنی لە 50 سەرکەوت کردی بە دوو ژن گاڵتە بە خۆی دەکەم بەڵام ئەمان قسەیەکی جیاوازتر دەکەن ئەزان دەڵێ چی قسەی جیاوازی دەکەن دەڵێ وەڵا شەرع ڕێگەی داوە یان دەڵێ وەڵا ئەوەیە باشە هەموو شتێ بە خوێش بە معنە لە کوردەواریە وانە ئێستا و تەمەنەی تۆ لە خوا بەزاوە لە من گەنجترە وانە ئەو قۆتەی تۆ تەلەوانەیە کاکردنی بەلەوانی من نەبێت لەوانەیە ئەوی لە من گەورەتر بێ 65 ساڵ بێ نەیبێ ئەمە لا ئەمە ئەزانین لەبەرچی لەبەرەوە خۆی تەبارەک و تەعالە ئەمەی ڕەخسانووە لەبەرەوەی فەساد بڵاو نەبێتەوە هەمومان دەزانین تەماشای شتی نادر مەکە پیا و لە 65 بەسەرەوە لە حاڵی فعالی جنسی بەرەو لاوازی ئەڕوا لە 70 بۆ 75 سقوط دەکات لەبەرچی ئەمە حکمەتی خۆی تەبارەک و تەعالەیە لەبەری فەساد بڵاو نەبێتەوە